لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە بێت دیارم کاتەوە باش لە ئێستا نوێترین زانیاری سەبارەت بە ڕەوشی ئەمنی قەزای دۆستخورمات و چییە؟ بەڵێ ساڵتان لێ بێ پاشەوەی کە شەوی ڕابردوو نارنجۆکێک و هەروە لە ماڵی ئەفسەری هێزەکانی پێشمەرگە لە ناو دۆستخورمات و کرا دوا بە دوای ئەوە شەڕ و پێکدان لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی حاجی شعبی دروست بوو. حاڵی حازرکەوەی من لە ئێستادا لەگەڵ ئێوە قساکەم شەڕ و پێکدان لە نێوان پێشمەرگە و حاجی شعبی بەردەوامە و لە تەواوی گەڕەکان تەقەی تێدا دەکرێت و تاکو ئێستا بەپێی ئامارە سەرەتاییەکان دوو کەس بڵین لە پێشمەرگە بریندار شەهید بووە کە دوانی دیکەش بریندارێکێک لە شەهیدەکان عمیدێکە و لە هەمان کاتدا لە چەکدارانی حاجی شعبی کوژرا و برینداریان هەیە، بەڵام تاکو ئێستاکە ئامارێکی ورد لە بەردەستانیە چون بەوپێی کە وەکو ئاماژەم پێدا لە زۆربەی گەڕەکاندا کە تەقا و پێکدان لە نێوان هەردوو لادە هەیە. ئەمە شوای کردووە کە بە هەموو شێوەیەک هاتوچۆکردن تێدا قورس بێت و وەلامان کاتدا بەرپرسانی ئیداری قەزاکە ئاماژەیان بۆ داوە کە هاتوچۆکردن ڕابوەستێ بۆ پێی کە شەڕ و پێکدانەکان بە شێوەی قورس بووە کە هەردوو لە چەکی قورس لە دژی یەکتر بەکاربێنن و ئەمە ئاماژە بۆش دەم کە هێزێکی زۆری پێشمەرگە هاتوونە تەسووری قەزاکە و لە ئێستادا لە هەوڵی ئەوەدان کە دۆخەکە هێور بکەنەوە دۆخەکە کۆنتڕۆڵ بکرێت، بەڵام تاکو ئێستا هەر شەڕەکان شەڕ لە نێوان هەردوو لادا بەردەوامی هەیە. بەڵێ دیار لە ئێستا هیچ هێزێکی چەکدارانی حەشدی شعبی ڕەوانەی قەزاکە کراوە؟ بەڵێ دیارە ژمارەیەک هێزی بڵێن چەکدارانی حاجی شعبی ڕەوانی دۆستخورمات و کرا، بەڵام تا دێت ژمارەیان ژوور لە زیاد دەکات، بەڵام لای هێزەکەی ڕێگریان لێ دەکرێت بۆ پێی بۆ ئەوەی کە نەچنە ناو سەنتەری قەزاکەوە و شەڕ و پێکدانەکان زیاتر قورس نەبێتەوە. و من ئەمەوێت تەفگەر ئەمەیە ئاماژە بۆ بدەم کە لە بەشێکی زۆر لە گەڕەکاندا کە حاجی شعبی بە چەکی جۆری قەناس تەقە لە هاوڵاتی کوردەکانەکەن و لەناو ماڵاندا خۆیان حەشارداوە کە تەقە لە ماڵەکانەکەن، هەر بۆیە وەکو ئاماژەم پێدا هاتوچۆکرد بە هەموو شێوەیەک قورس بووەتەوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان دیار جەمال ڕاستەوخۆ لە دۆستخورماتەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکان.